بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش دیارە ئەمڕۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەڵبژاردننی ئەنجومەنی کارگەڕی بۆ ژوورە بازرگانیەکان دەکرێت لە هەرێمی کوردستان دیارە لە شاری سلێمانیش ئەمڕۆ هەڵبژاردنەکە لە کاتژمێر 8ەوە دەستی پێ کردووە لە تەلاری هونەر لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت ئێستا ئەندامانی ژوورە بازرگانیەکانی سلێمانی دێن بۆ تەلاری هونەر بۆەوەی کە پرۆسەی دەنگدانەکە ئەنجام بدەن کەمێک بەر لە ئێستاجانی کۆنگرێکی ڕۆژنامانی ئەنجام درا لە ژووری بازرگانی سلێمانی و تێیدا باز لە ئەو ڕێکارانە کرا کە ئەمڕۆ دەگیرێتە بەرەوە هەروەها باز لە هەڵبژاردننی ئەندامانی کارگێڕی ژووری بازرگانی سلێمانی کرا و ئەو ڕێکارانی کە پێویستە بگیرێتە بەر و قسەکردن لەسەر هەمواری یاسای بازرگانی و هەروەها ئەو گۆڕانکاریانەی کە دەکرێت و گۆڕانکاری لە ئەندامانی ئەنجومەنی کارگێڕی ژووری بازرگانی سلێمانی دەکرێت ئێستا لێرە ئەندامانی بڵێن ژووری بازرگانیەکانی سلێمانی ئەوانی کە ئەندامن دێن و دەنگی خۆیان دەدەن و پێناسیان لێوەردەگیرێت دیارە لە ئەندامانی ژووری بازرگانی سلێمانی لە 9670 دەنگ دەرپێکاتووە 20 سندوق دانراوە بۆ دەنگدان لە هەمان کاتدا 4 کورسی دەبێت و 13 کورسی و 4 کورسی یەدەکمان دەبێت لە ئەو بڵێن دەنگدانەدا لە هەمان کاتدا ئێستا لێرە ئەندامانی ژووری بازرگانی دێن بۆ ئەوەی کە پرۆسەی دەنگدانەکە بکەن ئێستا لێرە ڕێوشوێنە گیراوەتە بەر بۆی کە بە شێوەیەکی چڕ سەرپەرشتی دەنگدانەکە دەکرێت ئێستا بەنمونە لە دادگای سلێمانیەوە تیم هاتووە تیمی یاسایی هاتووە بۆەوەی کە چاودێری پرۆسەی دەنگدانەکە بکەن کە بە شێوەیەکی یاسایی بەڕێوە بچێت و ینی هیچ کەموکورتیەکی نەبێت هەرچەندە بەپێی ئەو زانیارانی ئێمە یەکێک لە ئەندامانی ژووری بازرگانی سلێمانی ینی نامی دەست لە کارکێشانەوە کشانەوەی لە ئەندامەتی ڕاگەیاندبوو هۆکارەکەشی ئەوە دەوترێت باسی لەوە کردووە کە گرفت هەبووە لە پرۆسەی دەنگدانەوە نیگەران بووە لە پرۆسەی دەنگدانەکە بۆیە دەسی لە کارکێشاوەتەوە و ئامادەن یەت بێت دەنگ بدات و هەندێک دەنگۆی تریش هەبوو کە لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەندێک لە کەساتیەکان باسییان لەوە کرد کە گرفت لە پرۆسەی دەنگدانی ژووری بازرگانی سلێمانی هەیەەوە نیگەرانی هەبووە بەڵام نیگەرانیانە چارەسەر نەکراون بەڵام من قسەم کرد لەگەڵ ژووری بازرگانی سلێمانی کە ئێستا سەرپەرشتی دەنگدانەکە دەکەن وتیان دەنگدانەکە بەبێ کەموکورتی بەڕێوە دەچێت و تا کاتژمێر 5 بەردەوامی دەبێت.